الحمد لله نحمده تعالى ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. مسلمان برزكان ئێمە خوای پەروەردگار وەکو ڕەحمەتێک لەلایەن خۆیەوە و یەکێک لە نیعمەتە گەورەکانی بەسەرمانەوە زوو شتەکانمان لە یاد ئەچێ سەیر ئەکەی خۆشەویستترین کەست ئەمرێت دوای ماوەیەکی کەم بە عەقڵی خۆت ئەڵێی ئەگەر بێت و ئەم کەسە شتێکی بەسرا بێ یەکسەر من لە دوای ئەو ئەمرم، بەڵام پاش ماوەیەک بە ڕەحمەتی خوای پەروەردگار هەر ڕۆژی یەکەم کە تێ ئەپەڕێ لە بەینی تۆ و ئەوا کێوێک دروسە بێ، ڕۆژی دووەم دوو کێ و پاشان باسیشی ئەکەیت و زکرەیات و یادەوەریەکانیشی باس ئەکەیت و زۆر غەمباریش نابی پێی. ئەو لە بیرچوونەوە و لە یادچوونەوە ڕەحمەتێکی خوای پەروەردگارە، بەڵام لە هەمان کاتە ئەگەر ئاگامان لە خۆمان نەوێ تووشی غەفڵەت و بێ ئاگاییشمان ئەکات لە خوای پەروەردگار، لە شەریعەتەکەی خوای پەروەردگار. زۆر کەس هەن خوای پەروەردگاریان لەبیر ئەچێ بە مروری زەمان لەگەڵ تێپەڕبوونی کاتەکانە خوای پەروەردگاریان لەبیر ئەچێ. هەر لەبەر ئەوەیە برا بەڕێزەکانم ئەبینیت عیبادەتەکان زۆربەی جار لە ماوەیەکی کەما دووبارە ئەبنەوە تا هەردەم خوای گەورەت لەبیر نەچێ، تا هەردەم خوای پەروەردگارت لە یاد بێ. بۆ نمونە 5 فەرزەی نوێژەکان خۆی بۆ خۆی لە ڕۆژێکە 5 جار لە 24 سەعاتە تۆ 5 جار بەس لە نوێژە فەرزەکانە لەگەڵ خوای گەورەیە ئەدوێیت و 17 جار بەس سوورەتی فاتحە دووبارە ئەکەیتەوە، بێجگە لە ئەزکارەکان و لە ذیکرەکان و لە یادەوەریەکان کە بەردەوام لە ڕۆژێکە چەند جار تۆ ئەڵێی الله أكبر، لا إله إلا الله، سبحان الله، لا حول ولا قوة إلا بالله، إن شاء الله، بسم الله. يعني أم ذكرانا روجيكا چند جار دوباره أكيتوا بو أوي دايم خواهي پروردگارت لبير بيو ليادت نچه. ألمو بمان دركويكا إنسان نك صالانا بس للرمزانا بەڵکو
هەفتانە بەڵکو لە هەفتەش زیاتر ڕۆژانە پێویستی بە محاسەبەکردن هەیە. ئینسان پێویستە هەموو ڕۆژێ محاسەبەی خۆی بکە لەسەر ئەو کار و کردوانەی کە کردوێتی، هەموو ڕۆژێ. تەنانەت من واتی ئەگەم شەو نوێژی خۆی بۆ خۆی نەوعێک بێ لە محاسەبەکردن. کاتێک کە پیاوچاکان، کاتێک کە مسلمانان گرنگی ئەدەن بە شەو نوێژی خۆی بۆ خۆی خەلوەتە لەگەڵ خوای تەعالایە و بیرکردنەوەیە لەو کار و کردنەوانەی کە ئەنجامت داوە لەو ڕۆژە چی باشە تاوەکو حەمد و سەنای خوای لەسەر بکەی و چیشی خراپە تاوەکو داوای تەوبە و لێبوردن لە خوای پەروەردگار بکەی. خوای تەعالا لە قورئانە یادمان ئەخاتەوە خۆشەویستەکانم لە سورەتی حەشر ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون. أفرمي يا أيها الذين آمنوا أي أو كسانيك إيمان تنهناوا خو باريز بن لنا فرماني كاني خواي قورا وبزانن چیتان ئامادە کردووە بۆ سبەی چوو قیامەت ئەوە نییە بڵێ ماوەیەکی زۆری ماوە، قیامەتی تۆ لەوانەیە ئەمڕۆ بێ نەک سبەی. بەڵام لەیرە خوای تەعالا بۆتی نزیکە کاتۆ یعنی قیامەتە گەورەکەیش وەکو بەیانی وایە لەوانەیە لە هەر لەحەزاتێکا قیامەت بێ و کە دێتیش هەموو ئەو ساڵانەی کە تایە ژیاوی ئەگەر 1000 ساڵیش ژیاوێتی وەکو ئەوە وایە تاقێ ژیاوێتی یەومەن ئەو بەعضە یەوم. کاتێ پرسیارت لێ ئەکەن تۆ چەندێ لە ژیانە ژیاوی ئەگەر 1000 ساڵ ژیاوێتی ئەڵێی ڕۆژێ یان کەمتر لە ڕۆژێ. بۆیە محاسبە ضرورە. واتقوا الله وجارێکی تر خوای تەعالا هەر لەو ئاەتە دووبارەی ئەکات و ئەفەرمێ خۆپارێز بن لە نافەرمانەکانی خوای تەعالا بزانن کە خوای تەعالا ئاگای لە هەموو شتێکە. ئین الله خەبیر. خەبیر یعنی تەنها ئەوە نییە بەس خەبەرەکە ئەبیسێ بەڵکو تایە ئەو پەڕی ئاگادارە. یعنی ئێستا فەرقی هەیە تۆ بڵێ کابرا وەسای سبلتە، فەرقیشی هەیە تۆ بڵێ خەبیرە لە سبلتە. ئەم دوو وشەیە فەرقی هەیە. خوای تەعالا خەبیرە بە هەر کار و کردەوەیە کە ئەنجام دەین، تەنانەت ئەوانەی کە لە ناو دڵیشا وەکو خەتەرەیەک تێتە ناو دڵمانە. ئەمجا فەرمێ ئامان ئاگادار بن لەوانە نەبن کە خوایان لەبیر ئەچێ. براکانم خەڵکێ زۆر هەیە خوای لەبیر چووە، بڕواتان هەبێ خەڵکێکی زۆر هەیە خوای لەبیر چووە، خۆی لەبیر چووە و خوای لەبیر چووە. ئەو کەسانەی کە خوایان لەبیر ئەچێت خوای تەعالا ئەفەرمێ خۆیان لەبیر ئەبەینەوە. ئەوانە فاسقن، ئەوانە خراپەکارن، فاجرن، تاوانبارن. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثیشا زۆر جەختەکە لەسەر ئەوە، لە حەدیثێکە کە ئەلبانی ئەفەرمێ حەسەنە، پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم أفرمي الكيس من دان نفسه وعمل لما بعد الموت. پیاوی عاقل ئەوەیە کە بەردەوام محاسبەی خۆی ئەکا و کارەکانی کە ئەیکا بیر لە پاش مردن ئەکاتەوە، بیر لە پاش مردن ئەکاتەوە. بەڵام ئینسانی عاجز و بێدەسڵات و هیچ لە بارانە بوو کێیە؟ والعاجز من اتبع نفسه هواها وتمنى على الله الأماني وتمنى على الله. بەڵام عاجز و بێدەسڵات و کەسی هیچ لە بارانە بوو ئەوەیە کە هەر خەریکی شوێنی ئارەزۆکانی خۆی کەوتووە و خەریکی تەمەناکردنە. خۆزگایە وا بووە، خۆزگایە وان بکردایە و هەر بەردەوامیش نایشی کە ئەوەی کە ئەڵێ خۆزگا خۆزگا، هەر شوێنی ئارەزۆکانی خۆی کەوتووە.
لحديث كترا في غمر أفرمي صلى الله عليه وسلم نصيحتي معاذ كري جبل أكا كصحابيك زور بالريزة نصيحتك أو جنجك خيانجر مجاز زور بيجار جنج بيويسي بنصيحتي زياترة چونکە دنیا بە بەردەمی کراوەتەوە ئەمەل و ئاواتی زۆرە کە تەمەنێکی زیاتر بژێ و وەکو پیاوێک نییە کە ڕیشی سپی بوو بێ و پشتی چەما بێتەوە چوو بێتە ناو ساڵەوە ئەوە ئەزانێ مردن نزیکترە لێەوە ئەگەر چی هەیە پیرە و بە تەمەنیشە بەڵام هەر خوای لە بیر چۆتەوە اعبد الله ولا تشرك به شيئا ئەفەرمێ خواپەرستی بکە و بەندایەتی بۆ خوا بکە و هیچ کەسێ مەکە بە هاوتای واعمل كأنك تراه ووائج بك كأنه دائما خوا أبيني واعدد نفسك في الموتى أمية محاسبة دائما واهز كتو مردوي يعني داينا إسهل كاريك أي كي بيش أو بيكي بير كرو أو تو أمريد آية أو كارت أكرد يعني تكرد مردوي آية أو كارت أكي يعني نايكي يعني أقرتو إسا حسابي مردو بخود بك ئەگەر زیندوت بکەنەوە لە دوای مردن و بڵێن ئەوە ئێستا زیندوو دەکەینەوە ئەو کارە ئەکەی یا نایکەیت و دوایەوە ئەتبرێنینەوە ئاوایش بکەی محاسبەی خۆت بکەی قەت خراپە ناکەی واذكر الله ويادي خوا بك عند كل حجر دات بلاي همو بردك ذكري خوا بك وعند كل شجر ودات بلاي همو دارك ذكري خوا بك وإذا عملت سيئة وأجر خرابيك كرت شيطان خلطان تيو خواي لبير بردي توا بأميد موا أويا نخوشي قشت جنجاني إيمان شيطان طبعا كسنية غلطنك كسنية تشي هلني شيطان أو استغلالك هلكت في أكاد دواء أو بأميد ديشت أكالته بكردن بلام بيغمر نصيحتك أجر غلطت كرت توبة بك ويكسر شاكيك بك واعمل بجنبها حسنة لباريا يكسر شاكيك بك اگر جناحك سريبو شاكي سريبك اگر جناحك علنيبو شاكيك علني واشكرا بك لباريا يعني اگر جناحك تكردو تنهيني كردت لبين خوت وخوا شاكيك ينهيني بك لبرامبريا بالا باريا بلا قيامتها بلا اخوايا اگر خوای تعالی فرمووی ئەم خراپەتە کردووە بڵێ خوایە بەخوا لە پاڵیشیا چاکەیەکم کردووە ئەگەر علەنی و ئاشکرا بوو یەکسەر چاکەی ئاشکرا بکە بۆ ئەوەی بیسڕێتەوە لای خوا و خەڵکی شایەتیت بۆ بدە چونکە گوناحەکەت بە ئاشکرا کرد ئەبێت چاکەکەش بە ئاشکرا بکە سێ ئەم نەسیحەتانەکە ئەمە ئاڵتوونین برا بە ڕێزەکانم ئەلبانی ئەفەرمێم حەدیثە صحیحە لە صحیح الجامعە ژمارە 1040 بويا سيركين أصحاب كاني في غمر صلى الله عليه وسلم ألم مدرسة وبروردبون بويا إمام عمر أفرمي حاسبوا ها سيكن حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا خوت لي برسينة ولا لقل خوتابك بيش أو إخوالي برسينة ولا لقلابك يعني أمشوا دانشة خوت لي برسينة ولا لقل خوتاب خوت بوا حاكم بسر خوتو طبعا ناتواني هرچی کردەوەی کۆنتەیە گشتی محاسبەی خۆت بکەی بەڵام ڕۆژانە ئەگەر محاسبەی خۆت بکەی ئەتوانی ڕۆژانە هەموو شەوێ محاسبەی ئەو ڕۆژەی خۆت بکە وا داینە کە ئەنەه تۆ خۆت حاکمی سەر خۆتی ئایا ئەم شەو لەسەر کردەوەی ئەو ڕۆژە ئەگەر تەوبەیە بکە ئینشاءالله هینەکانی پێشوو ئەسڕێتەوە ئەگەر نەتکردۆ تا ئیسا تەوبەیە بکە ئینشاءالله ئیسڕێتەوە لە ئەم شەوە دەستی پێ بکە محاسبەی خۆت بکە همو شوي آية أمرو مستحقي جهنم بوي يا مستحقي باش بوي يعني أجر دنيا بس امرو بوايه أجر دنيا بس امرو بوايه تو مستحقي برويت جهنم يا مستحقي برويت بهشت أجر بهشتك بختك ليدا وبلي الحمد لله أجر جهنمك ايش بي زو فرياي بك وبيسروا وزنوا أعمالكم إمام عمر فرمي عمل كان وزن كان كيشاني كان قبل أن توزن عليكم بيش أو إلى قيامتها بخلة هاي ترازوي قيامته خد لدنيا عملي خد كيشانك شون محاسبة خمان أكين أما برسيارك اللوانية هموما لضلمانا به محاسبة خد برا بريزة كانم زانايان أفرمن محاسبة دو شوية
شێوەی یەکەمی پێش ئەوەی هەر کارێ بکەی پێش ئەوەی هەر کارێ بکەی ئەتوانی محاسبەی خۆت بکەی پێش ئەوەی بیکەی. ئیبراهیمی تەیمی ئەفەرمێ پێش ئەوەی هەر کارێکم بکردایە خۆم دا ئەنا ئەوە ئاگر جەهەنمە و من هام لە ناو ئەو ئاگرەیە و لە زووخا و لە چڵکا و لە ئەوەی کە لە جەهەنما هەیە ئەدرێتە دەرخواردم ئاگری جەهەنم لە ژێر پامایە و هەموو گیانم ئەسووتێنێ و ئەیهێنێتە کوڵ. ئەلەو کاتە بە نەفسی خۆم ئەڵێم ئێستا چیت ئەوێ؟ ئەویش ئەڵێ گەڕانەوە بۆ دنیا نەجاتم ببێ لەم سزایە. لە هەمان کاتە خۆمیش ئەخەمە بەهەشتەوە لەگەڵ حورەکانی ناوی بەهەشتا لەگەڵ حۆرەکانی ناوی بەهەشتا لە خۆشی و لە پۆشاک و لە خواردن و لە هەموو لەزەتەکانی ناوی بەهەشت لە ئەو پەڕی لەزەتی ناوی بەهەشت ئەچێژم. ئەمجا ئەڵێم بە نەفسی خۆم ئێستا چیت ئەوێ؟ ئەی نەفس ئەڵێ گەڕانەوە بۆ دنیا بۆ ئەوەی کار بکەم بۆ ئەم شوێنە مبارەکە بۆ ئەم شوێنە پیرۆزە. دەی ئەو کاتە ئەڵێم ئەی نەفس ئێستا تۆ لە دنیای فەرموو ئەوە کار و کردەوەیە بیکە بۆ ڕزگاربوونت لەو جەهەنەمە و بۆ خستنە بە ئەو شوێنە پیرۆزە و خۆشە کە بەهەشتە. ئەمە نەوعێکە لە محاسبە. ئەمە تۆ توانی پێش ئەوەی کارەکە ئەنجام بدەی محاسبەی خۆت بکەی. هەندێک لە پیاوچاکان عەزیزەکانم مسلمانە بەڕێزەکان خوشک و برا بەڕێزەکانم هەندێک لە مسلمانان و لە پێشینانی ئەم ئومەتە قەبریان کەندووە قەبر بۆ ئەوەی محاسبەکەی خۆیان جوانتر بکەن. قەبرێکیان کەندووە لە ماڵە هەموو جارێ خۆیانیان ئەخستە ناو ئەو قەبرە ڕائەکەشیان ئێواران و شەوان حەسابی نەفسی خۆیانیانە کرد مردوون. ئەمجا ئەیانوت ئەو ئاەتەیان ئەخوێناوە قال رب ارجعوني خوايا بمقرينوا لعلي أعمل صالحا فيما تركت خوايا بمقرينوا آخر أو أخويت على حكايتي أهل جهنم مردوكان أكاك أرون الدنيا كتير ألين قال رب ارجعوني لعلي أعمل صالحا فيما ترك خوايا بمقرينوا بووي شاكيا بكم لو خراباني كبيا شكر متو بيس الرموا جاء أم جالسيان آيانود أي نفس أو أم جارش نجاتت بو أي نفس أم جارش نجاتت بو نوعي كتير لمحاسبة أتواني لدواي مردر لدواي كاركان لدواي كاركانت أتواني محاسبة نفسي خود بكي بياش أوي كار بكي إمامي حسني بصري أفرمي رحم الله عبدا وقف عند همه رحمتي خوالو كسيكا أي ويهر كاري بكار راء وسيو يكتوز أوستيت فإن كان لله مضى وإن كان لغيره تأخر. أي يسير أما يكاري بكم أما ياخذ بيجمع بدم أما روجو بقرم أما ينيوج بكم أما يبرم بو فلانشين أما يلا فلانشين تعين بم أما همو كاركان يجيان عبادة كان وغير عبادة كان أقربو خوابي لكات راوسنا نكتا أولا سري برو أقربو خوان نبي بيسو بزان بوبو خوانيه ألين أبو بكر الصديق دائما داواي أكردو أقريا أبارايا ولا شونيوجي كانا بو خوي أبارايا أيوت خوزقا من قلاداريك أبوم حيوانيك أمي خوار باشان أبوم ببشقليك وكس حسابي بو نأكرد خم يا خوار بو خوي خفت يا خوار بو خوي صديقي أم أمتا وزيري دستراسي بيغمر ئاوا بۆ خۆی ئەگری ئیمامی عەلی خوای لێ ڕازی بێ ڕیشی خۆی ئەگرت هەندێک کەس ئەیگەڕنەوە لە ئەسحابەکانی ئەڵێ کاتێ خەڵک دەرەچوو لە مزگەوت دوای ئەوە مراقەبەی مانەکە بزانم چی ئەکا ئەڵێ ڕیشی خۆی ئەگرت و ئەگریا ئەیوت ئەی نەفس ئەتەوێ هەڵم خەڵەتێنی بڕۆ کەسێکی تر هەڵخەڵەتێنە من دنیام تەلاق داوە سێ بە سێ ناتوانی تازە بم خەڵەتێنی زۆر پێویستە ئەم جۆرە محاسەبانە ئێمە بیکەین لە کاتی تەنیایەکانمانە لە کاتێکا کە مراجعەی نەفسی خۆمان ئەکەین داواکارم خوای پەروەردگار بۆ خاتر ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدا لەو کەسانەمان بگێڕێ کە محاسەبەی نەفسی خۆیان ئەکەن
لەو کەسانە بین کە هەردەم خراپەیەک ئەکەن چاکەیەک ئەخەنە شوێنەکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت دنیا هەڵمان نەخەڵەتێنێ ئەگەر شەیطان غەڵەتێکیشی پێکردین یەکسەر تەوبە بکەین و بگەڕێنەوە لای تۆ یا ڕەبی خوایە ئیسلاحی هەموو لایەکمان بکەی ئیسلاحی گەنجە جوانەکانمان بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحم بە مردوەکانمان بکەی ڕەحم بە دایک و باوک و با پیر و داپیرەکانمان بکەی یا ڕەبی ڕەحم بە مردووی مسلمانان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوایە کوردستان محفوظ کەی لە هەموو بەڵاو موسیبەتێک یا ڕەبی ئەمن و ئاسایش لە کوردستانە بەرقەرار بکەی یا ڕەبی کاربەدەستانی ئێمە و کاربەدەستانی هەموو وڵاتانی ئیسلام دادپەروەر و عادل بکەی یا ڕەبی خوایە هەر زاڵمێک کە زوڵم لە مسلمانان ئەکا لە سەرانسەری ئەم زەویە یا ڕەبی خوایە بە زەویە بیبەی یا ڕەبی خوایە لە کۆڵی مسلمانانی کەیتەوە یا ڕەبی خوایە ئەم ئومەتە تەحملی تاغوت و فیرعونەکانی نەماوە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە یا ڕەبی خوایە نەمان خەیتە ژێر دەستی زاڵمێک و تووشی فیتنە و تاقیکردنەوە و ناڕەحەتیەکانمان بکا و لە دین هەڵمان گەڕێنێتەوە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت تاعەت و عیبادەتی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبوڵ بکەی یا ڕەبی خوایە یارمەتیمان بدەی ئەو باقێکیشی کەماوە بەردەوام بین لەسەری بە تایبەتی شەوی قەدر بکەی بە نەسیبمان کە چەند ڕۆژێکی ماوە خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ئەو شەوانە یارمەتیمان بدەی تایە زیاتر تاعەت و عیبادەت بکەین ئامین ئامین آمين آمين الحمد لله رب العالمين والعاقبة للمتقين والندامة للظالمين وصلى الله وسلم على خير خلق الله محمد الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون مسلمان برزكان زور جار برسياريك مان لي أكريت حزكم توزيك دقيقة دوان ڕوونکردنەوەی لەسەر بدەم زۆرێک لە مسلمانان هەیە لە مەسئلەی سوێن خواردنە غەڵەت تێگەیشتوون یعنی واتی ئەگەن کە تۆ ئەگەر بڕۆیتە مەحکەمە یا بڕۆیتە شوێنێک کابرایەک پرسیارێکت لێ بکە لە مەسئلەی حەقا لە مەسئلەی شایەتیدانە لە مەسئلەی ئەو مەوزوعانە کە ماڵ و سامان و سەروەت لەسەر ڕاوەستاوە یان خوێنی مسلمانێکی لەسەر ڕاوەستاوە وا ئەزانێ ئەگەر بێت و سوێنیان دا و ئەمیش بە درۆ بکا و سوێن بخوا دوایی بێ بۆ خۆی سێ ڕۆژ ڕۆژوو بگرێ ئیتر تەواو ئەڕات وەک جاران پاکە بێتەوە براکانم ئەوە زۆر زۆر غەڵەت لێی تێگەیشتون ئەگەر وا تێگەیشت بێتن سوێن خواردن ئەو سوێن خواردنەی کە کەفارەتی هەیە ئایا نانی دەفەقیرە یان کەلوپەل و پۆشاکردن بۆ دەفەقیر یان وەکو سێ ڕۆژ ڕۆژوو ئەگەر نانەکە نەتوانی بیدەی ئەمە بۆ کەسێکە ئەگەر بێت و سوێن بخوا لەسەر مەسئلەیەکی ئاوا هاکەزایی بۆ نمونە تۆ کابرایەک لەگەڵ کابرایەکە سواری سیارەیەکە بی لە ناو سیارەیەکە ئەتەوە پارەی کابرا بدەی کابرا ئەوە پارەکەی تۆ بدا تۆش سوێنە خۆی ئەڵێ وەڵام من ئەیدەم دووسێ جار لەسەر یەک تەئکیدەکەی وەڵام من ئەیدەم پارەکە من ئەیدەم بەڵام کابرا ڕازی نابێ یا سوێن لەسەر کابرایەکە خۆی ئەبێ بێ بۆ ماڵمان بەخوا گەرێ بێ بۆ ماڵمان کابرا نایە بۆ ماڵتان حاڵەتێک لەو شێوە یان سوێنە خۆی ئەڵێ وەڵا ئیتر وعد بێگەرە من نەڕۆیم ماڵ فڵان کەس ئەمانە ئەم جۆرە سوێن خواردنە هاکەزایی و بەسیتیانە کە زەرەرێکی نییە و ماڵی کەس داگیر ناکەیت و ماڵی کەس ناخۆیت و خوێنی کەس حەڵاڵ ناکەی ئەم سوێن خواردنانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یان خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ ئەگەر سوێنێکی واتان خوارد زانیتان لەسەر شتێ سوێنتان خوارد بەس لەوەدا بینیتان ئەو شتە غەڵەتە و ئەتانەوێ پەشیمان ببنەوە بڕۆن بیکەن جارێکی تر بۆ نمونە من سوێنە خۆم ئەڵێم ناڕۆم ماڵ فڵان کەسی ئامۆزام سەیرەکەم ئەمە غەڵەتە دوای ئەوە من بۆم هەیە کەفارەتی سوێنەکەم بدەم و بڕۆم ماڵیان ئەمە شتێکی تەبیعیە بەڵام تۆ بڕۆی لە مەحکەمە یان ئەڕۆیتە دائیرەیەک بۆ نمونە ئەتەوێت معاشێکت دەستکەفێ سوێن ئەخۆی ئەڵێ بەخوا لە هیچ شوێنێکی تر من معاشم نییە
لەوە دوا دەرەکە فێت تۆی درۆزن دوو سێ مەعاشی تر تێ لە شوێنی تر دوور لە ئێوەی جەنابتان کە لێرە دانیشتون بەڕاستی ئەمە بەم شێوازە مسلمانی ئەگەر وا بکە ئەوە زۆر زۆر گوناحێکی گەورەیە یا ئەڕواتە محکەمە لە بەردەم حاکمە دەسەناتە بان قورئانە ئەڵێ فڵان شت وایە یان فڵان شتم وا بینی یان فڵان شت وا بوو یا ئاوا بوو ئیتر لەو جۆرانەی کە جەنابتان ئەیزانن کە ئەمڕۆ ماڵێکی زۆر ئەخورێ و سوێنی ناحاق یان سوێن ئەخوا و مەعاشێکی ناحەقی دەسەکە فێ یان جۆرەهاشتی تر لەوانە ئەمانە پێ ئەوترێ من الغەموس براکانم ئەمانە غەموسە یعنی غەرق تەکا لە ناو گوناح و تاوانە ئەمە یەکێکە لە ئەکبەر الکەبائیر یەکێکە لە گوناحە گەورەکان ئەمە کەفارەتی هەر ئاوا بەگاڵتە نییە وەڵام من نانی دە فەقیر ئەدەم ئەمە خۆ خەڵەتاندنە برا بەڕێزەکانم لەم لاو لەو لاوە هەواڵمان پێگا مسلمانی وا هەیە تێ سوێن ئەخوا لەسەر شتێک و لەوەدا وا دەرناچێ یعنی زۆر عیبە زۆر یان حەشە خۆی پێ پرسیارەکە کە نازانێ ئەتێ ئەڵێ وەڵا مامۆسا من سوێنێکم خوارد ئاوا لە محکەمە ناچار بووم شایەتێکی ئاوا بدەم و سوێنم خوارد و لە بەردەم حاکمە ئایا میسە چی بکەم چی بکەم چییە چی بکەم چییە تۆ پێشە بۆ نەهاتی پرسیار بکەی تۆ خۆتت غەرق کردووە لە ناو گوناحێکە لەوانەیە سەری خۆت و ماڵ و مناڵتیش لەناو بدە بۆی ئاگاتان لەو سوێنانە بێ دەست خستنە سەر قورئان ئاسان نییە سوێن خواردن بەخوا بە قورئان ئاسان نییە ئەم مەسائلانە هەروە شتێکی ئاسان نییە جا ئەبێ زۆر زۆر ئاگامان لێی بێ زۆر زۆر وریابین داواکارم خوای پەروەردگار إن شاء الله هدايتمان بدا وقد لو جور كسانا نبين إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على محمد وآل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد ورضي الله عن الصحابة والقرابة والتابعين وتابعيهم بإحسان إلى يوم الدين اللهم اغفر للمؤمنين والمؤمنات المسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات اللهم احفظنا بحفظك يا رحيم يا رحمن اللهم احفظ المسلمين في كل مكان من كل ظالم ومن كل طاغ يا أرحم الراحمين آمين آمين وأقم الصلاة